بزانە مسلمانی بەڕێز ئیسلامی ئێمە دین النظافة والطهارة والنظام والجمال. ئیسلام ئەمانەیە دینێکە ئەڵە با جلوبەرگت خاوێن بێ، با لاشەت خاوێن بێ، با ماڵت خاوێن بێ. دینێکە دینی یاسایە، دینی نیزامە، دینی جوانیە. بەخوا حەز دەکات شار هەمووی جوان بێ، شەقام جوان بێ، مزگەوت ڕازاوە بێ. یعنی ئەخوا ئەمەی پێخۆشە. ماڵەکان هەموو خۆزگە کولانە خانوو نەمایە، هەمووی کۆشکی ڕازاوە، هەمووی وەکو یەک بوویە، بەخیلی و حەسوودیش نەدەما. چەند جوان بوو. ئیسلام ئەمەی پێخۆشە. بۆیە جابری کوڕی عەبدوڵڵاه سەحابەی پایەبەرزی پێغەمبەر رضی الله عنه دەفەرمێ ئەتانا رسول الله صلی الله عليه وسلم فرأى رجلا شعثا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە ناومان، پیاوێکی بینی قد تفرق شعره، پیاوێکی بینی قژەکانی تاڵک ئاواوە ڕۆیشتووە، تاڵک ئاواوە ڕۆیشتووە، یعنی سەر و پرجێکی ئاڵۆزاو. پێغەمبەری خوا پێی ناخۆش بوو، بۆ مسلمان دەبێ ئاوا بێ. فەرمووی ئەما کان یەجید هذا ما یسکن به الشعر. ئەوە کەس نییە بڕوا تۆزە قژی ئەم پیاوەمان بۆ چاکە، تۆزە بۆی دابێنێ، دەلاشێک بۆی ڕێک و پێکە. فەرمووی وەڵڵا پێم ناخۆشەکە ئەوە دەبینم هەر ئینسان چاوت پێی دەکەوێت بێ تاقەتە، ئەڵێ دەبێ عەقڵی تەواو بێ، بە شێت نەبێ، ئەبێ نەخۆش نەبێ. ئیتر کاکە تۆ ساغ و سەلامەتی بۆ وای. فەرمووی کەسێک نییە بیبا تۆزێ بۆمان ڕێک و پێکە، بۆ لەناو مسڵماندا ئام شکڵ و شێوە هەبێ. جارێکیان دەفەرمێ وەڕەئا رەجل آخر وعليه ثياب وسخة. پیاوێکی بینی جلێکی پیس و پەڵۆخ هەر لە دوورە بۆنچڵکی لێدەهات، جلەکانی پیس پەڵۆخ بۆنچڵک. فەرمووی ئەما کان هذا یەجید الماء یەغسیل به ثوبه. فەرمووی ئەرێ ئەمە هەر ئاوی دەست ناکەوێت. ئەرکاکە خوا ئاو بە پارە نەبووە زەمانە، ئاو سابوون نییە، تاید نییە، شامپۆ نییە، هەر بە ئاو. ئەمە ئاویشی دەست نەدەکەوە. تۆزێ ئەم جلانی خۆی پێ بشوە، هەر لانی کەم بیکە ئاوە، تۆزە ئەم بۆنە ناخۆش و عەرەقەی لێ بێتەوە. لە صحیحی سنەنی ئەبی داود ئەم فەرموودەیە بە صحیح هاتووە. واتە ئەو گەنجەی ئەو بەتەمەنەی کە ئەمڕۆ تۆ دەیبینی جلێکی ڕێک و پێک، ئوتوکراو، معەتەر، بۆن خۆش، ڕێک و پێک، قات و ڕیباتێکی جوانی بەستووە، ئەمە نابێ بڵێ وەڵڵا کاکە ئاثەر الحەیاتە دنیا، بەخوا چاک باوەشی بە دنیادا گرتووە، ئەوە بەشی قیامەتی کەم بۆتەوە. نە، مادام بە حەڵاڵی و بە پاک و پوختی ئیسلام ئەمەی پێخۆشە. دینی ئێمە پێی نەوتووی واز لە دنیایەکی جوان و حەڵاڵ و بۆن خۆش و پاک بێنە، حتا چڵکن و پیس و پەڵۆخ و لەرزۆک و بێتاقەتبی لە خوا نزیکتر دەبێەوە. ناوەڵا ئەوە فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەس دەفەرمێ ئاگادار بەوا نەزانی ژیان هەر ئەم چەند ڕۆژەیە، ئاگادار بە قیامەت لە یاد مەکە. ئەینا جەنابەت ئێستا کە الحەمدوللا هاتوویە مزگەوت، کە دەیتە تەراویح، کە دەیتە شەو نوێژ، کە بە ڕۆژوو دەبی، کە جومعە دەکەی، کە زەکات دەدەی. ئەمە بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوەیە بڕوا دوایە ئەم دنیای هەروە ڕوون نابێ. بۆیە ئێستا لە جێگا نەخەوتوم، خوایە تۆم لێ ڕازی بی، قیامەتم ئاوەدان بێ. ئیتر لە خۆشیەکانی ژیانە چۆن تەعامل دەکەی بە حەڵاڵی، ئەوە مافێکی ڕەوای خۆتە.